کە ئامانزمان کۆکردنەوەی پارە و هاوکاریە بۆ ئەو تەلەبانەی کە کەم دەرامەت دەستکورتن لە ناو زانکۆکەماندا. ئێمە وەک گروپی کۆمەک لە زانکۆکەماندا ساڵانە چەندین چالاکی جۆرا-جۆر دەکەین. یەکێک لە چالاکیەکانمان بریتیە لە فیستیڤاڵی خواردنە کوردەواریەکان. ئەمڕۆ بریتیە لەو فیستیڤاڵە ئەمڕۆ بە هاوکاری لەگەڵ کۆلێجی پەروەردەی بنەڕەتی ئێمە ئەم فیستیڤاڵەمان کردوتەوە. ئامانزمان پێشکەشکردنی دیوێکی جوانی خواردنی کوردەواریە بە زانکۆی ڕاپەڕین دەڤەرەکەمان و هەروەها کۆکردنەوەی بڕێک پارە بۆ سندوقی کۆمەک کە دواتردا بەشکێ مەسە و خوێندکارانی کە کەم دەرامەتن. زیاتر لە 30 جۆر خواردنی کوردەواری ئامادەکراوە، لەوانە دۆینە، قوڕاو، کەشک، دۆکڵی و هەروەها یاپراق، چەندین جۆر یاپراق حازر کراوە. کفتە چەندین زۆر کفتە حازر کراوە، کفتەی برنج، کفتەی بڕوێش، هەروەها کفتەی برنج و بڕوێش پێکەوە. کوبە حازر کراوە، بریانی برنج بە ڕووبە هەنار کە لە هەندێک ناوچەپەی دەڵێن برنج بە سرکە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆ ڕاپەڕین قۆناغی دوی بەشی ئینگلیزی بەشداریمان کردووە لەم فیستیڤاڵە بە هاوکاری لەگەڵ گروپی کۆمەک، ئەویش بە ئامادەکردنی کۆمەک خواردنی کوردەواری بۆ ناساندنی زیاتر و ئاشنابوونی ئەم خواردنە بە کەسانی دەرەوەی کوردستان، بۆکو ئەزانین کۆمەڵێک مامۆسای نەیتیڤمان هەیە کە لێرە وانە ئەڵێنەوە و هەروەها زیاتر ئامانجمان لێرە کۆکردنەوەی داهاتی ئەو خواردنانەی کە لە فرۆشتنی دەسمانەکەوێ بۆ یارمەتیدانی خوێندکارانی کەم دەرامەت کە لە دوای زانکۆوە تەخەڕوجەکەن و پێویستیان پێبێ، یاخود کەسانی تر هەر کەسێکە لە دەرەوەی زانکۆ پێویستی پێبێ. من وەکو خوێندکارێکی زانکۆی ڕاپەڕین ئەمڕۆ هەستان بە بەشداریکردن لە فیستیڤاڵێکی خواردن کە ئاساس کراوە بۆ ئەو خوێندکارانی کە پێویستیان بە کۆمەک و هاوکاریە. منیش وەکو خوێندکارێکی ئەم زانکۆیە هەستان بە بەشداریکردن و بۆ هاوکاری ئەو قوتابیانەی کە لەم زانکۆیە ئەو خوێندکار دەوامەکەن.